پرسیارێکی ترمان لێ کراوە دەربارەی ئەوەی کە بەڕێزێک ئەڵێ من لە ماڵی باوکما ئەژێم، من لە ماڵی باوکما ئەژێم، قوتابیم، هیچ چارەیەکم نییە، ئەبێ لە ماڵی باوکما بژێم چونکە من جارێک قوتابیم و هیچ توانایەکی ئەم لاولام نییە. باوکیشم کەسێکە گوێ بە حەڵاڵ و حرام نادا، بەڵکو ڕیباش ئەخوا، پارە ئەخاتە بەنقی ڕیبەویەوە، ڕیبای بۆ دێ سوو ئەخوا. ئایا من چی بکەم؟ لە ماڵی باوک و دایکمان نان نەخۆم، شوێنی تر نییە نان بخۆم، لە ماڵی ئەوانە نەمێنمەوە، شوێنی تر نییە تایە بمێنمەوە، ئەگەر بیشمێنمەوە مەجبور لەو نان و ئاوا بخۆم و مەجبور لەژێر ئەو سێبەری ئەو ماڵەیە بژم کە باوکم بەو شێوە دەری کردووە. ئایا تاوانبارە بم؟ ئایا حەلم چییە؟ خۆشەویستەکەم، هیچ خەم مەخۆ، بەڵکو ئەو تاوانە لەسەر باوکتە نەک لەسەر ئێوە. واجبە لەسەر باوکت کەوا خانوو شوێنی نیشتەجێبوون بۆ ئێوە دابین کە بە پارەی حەڵال. واجبە لەسەر باوکت کەوا خواردن و جلوبەرگ و ئەوانەتان بۆ دابین کە بە پارەی حەڵال. کاتێ باوکت پەنا ئەباتە بەر پارەی حرام، ئەوە خۆی تاوانبارە، خۆی گوناحبارە. زۆر جار ئەم پرسیارە بە شێوەیەکی تریش ئەکرێ، یعنی هەتا ئەڕۆی بۆ ماڵی خزمێک، بۆ ماڵی دۆسێک، براتە، مامتە، خاڵتە، کە سوکارێکی نزیکتە، کابرا پارەی تێکەڵی هەیە، حەڵاڵ و حرامی تێکەڵە، یعنی تۆ ئەزانی کە ماڵەکەی حرامیشی تایە. ئایا بڕۆی؟ ئەگەر بڕۆی ئەبێ لەوێ نان بخۆی، یان علە لەقەل ئەبێت چا بخۆیتەوە، علە لەقەل ئەبێ ئاو بخۆیتەوە ئەگەر نانیش نەخۆی. ئایا نەچی و قەتعی سڵەی ڕەحم بکەی، یا بچی و ئەگەر نان و ئاوەکە نەخۆیتەوە گلەی ئەکەن، ئەگەر ئەشی خۆیتەوە ئەزانی حرامە، ماڵەکەی حەڵاڵ و حرامی تیا تێکەڵ بووە. بە هەمان شێوە زانایان فتوای ئەوە ئەدەن کەوا تۆ ئەتوانی بچیتە ئەو ماڵە و لەو ماڵە نان بخۆی و ئاویش بخۆیتەوە و چاش بخۆیتەوە، گوناحبار نابی، گوناح لەسەر ئەوە کە ئەبێ نان و خواردن و خواردنەوەی حەڵال بخاتە بەردەستی میوانەکانی. رسول الله صلى الله عليه وسلم هەدیەی لە جوولەکە وەرگرتووە، نانی جوولەکەی خواردووە، چۆتۆ ماڵیان کە لە ڕاستیە جوولەکە زۆربەی پارەیان بە ڕیبا پەیاکەن. لەگەڵەوەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری نەکردووە، پرسیاری ئەوەی نەکردووە، بەڵکو هاتوچۆشیانی کردووە، قەرزی لیان وەرگرتووە، نانیانی خواردووە، چۆتە ماڵەکانیان. لەبەر ئەوە بەڕێز هیچ بێتاقەت مەبە و تۆ لەسەر کاری خۆت بەردەوام بە هەتا و ڕۆژەی خوای تەعالا دەروت لێ کاتەوە ئەبی بە خاوەنی ماڵی خۆت و سامانی خۆت.